و خۆزگا لە لای ئێمە کە لە خوا بە زیابێ مەناوچەی کوێستانیمان زۆرە زیاتر سوودمان لە شاخەکانمان وەرگرتە و خۆی ئامانج لە ڕۆژەکەش ئەوەیە ئاگامان زیاتر لە شاخەکان بێت چونکە بەداخەوە ئەو بەڵانی مرۆڤ بەسەر ئەم گۆی زەویای هێناوێتی و دیارە شاخەکانیشی لێ بێبەش نەبووە. هەر بۆی دوو میوانی ئازیزمان لەلایە بەڕێز هاژە حەسەن سەرۆکی یەکێتی شاخەوانانی کوردستان و هەروەها بەڕێز ئاریان شکاک لێپرسراوی کارگێڕی یەکێتی شاخەوانانی کوردستان داوایان دەکەین لامان ئامادە بەخێر بێن. بەخێر بێن هاژە خان بەخێر بێن کاگەریان بەخێر بێن خێر بێن ڕۆژەکەشتان لێ پیرۆز بێ سپاس بۆ ئێوە بەخێر بێن دووبارە سەرچاو بەخێر بێن. هاژە خان هەر سەرەتا بابینە لای ئێوە ماشەڵڵاتان لێ بە زۆر چالاکن جا خۆتان باسی یەکێتیەکەمان بۆ بکەن گروپێکی یەکجار زۆرتان لەگەڵە پێمان بڵێن هەتاکو ئێستا لە چ تەمەنێکەوە بۆ چ تەمەنێک لەگەڵتانن ڕۆژەکان بە چ شوێکە ئایا تەنیا هەینیەکانە یان ڕۆژەکانی ترا؟ طبعا پێشێکی زۆر سپاس دەستان خۆش بێ ئەم ڕۆژە پیرۆزە بەنسبە شاخەوانی بەڕاستی یانزەی دوانزە ڕۆژێکی زۆر پیرۆزە لەبەرەوەی یادی شاخەوان بڵێن شاخی جیهانە ئەمە گروپەکانمان زۆرن لەخوا بە زیادی ئێستاوای لاتووە شاخەوان عادەدەکە ڕۆژ بە ڕۆژ زیادەکە کۆمەڵی گروپی زۆر چالاک و زۆر باشمان هەیە. بەنسبەت گەشتەکانمان ئێمە ڕاستەکەی زیاتر بڵێن هەینی و شەممانە بەس گروپی واشوانەیە ڕۆژەکانی ترش گەشتەکەن بێجگە لەو دۆ ڕۆژەش چکە من گوێم لێ و سەحەرخان یوت مەجالم نییە من گەشتکەم سەحەرخان مەجال زۆر وعد داوە یەک دوو جاریکەش وعد داوە بەس هەر ئەم جارە ئەبێ بێ لەگەڵمانە ئینشاءڵڵا هەچ کاتێک بوو ئێمە لە خزمەت ئەوە ڕەوەندیش ئەڵێ حەزی لێ ڕەوەندیش کاکە ڕەوەند بێگومان لە خزمەتان زۆرم بەڕاستی ئێمە هەموو تەمەنێک شاخەوانیە دەستان خۆش بای مەڵێ کاگەریان ئەم ڕۆژە لە بەڕێزیشان پیرۆز بێت و پێم بڵێ شاخەوانی لە چەند بەش پێکاتوە ئایا هەر کەسێک سەرکەوێ بەسەر شاخە ئەمە پێوترێت شاخەوانی یان نەخێر شاخەوانی چەند بەشێکی هەیە؟ خۆی شاخەوانی لە چەند بەشێک پێکاتەوە بەڵام ئەوەی کە لە وڵاتی ئێمە بەپێ ئەو سروشت و ژینگەی ئێمە لێرە تا ئێستا کە ئەوەی هەبێ شاخڕەویە شاخەوانیە بە مانای تەکنیکیەکەی ئەوەی کە جۆرێک لە گوریس و لە هەندێک بابەتی تەکنیکی بەکارهێنرێ لەگەڵ ئەشکەوتەوانی شایسته هەندێک لە هاوڕەکانمان ئێستا ئەشکەوتەوانیەکەن تا ئێستا هەر ئەوەیە بەردەوانیش پێم وابێ هەیە وایە بەردەوانی و بابەتێکەوتمان تەکنیکیە لە ڕۆژ شاخەوانیەکە تەکنیکی بێ بە بەردەوانی باش. هاژە خان پێمان بڵێ بەڕێزت لە ئێستا زۆرێک لە کەسەکان حەزیان لە شاخەوانیە بەڵام لەوانەیە لە ڕووی باڵین کێشەی تەندروستیەوە کێشەیان هەبێت کێشیان یەکجار زۆرە ئەڵێ بۆ نمونە بە دوو پلکان سەرەکەم هەناسەم بۆ نادرێت چ بگابەوەی کە بەسەر شاخێکا بێ مەمانە هەر بۆی لەوانەیە زۆر لە ڕووی نەیەت بەشداری بکات لەگەڵ گروپەکانە. ئێوە وەکو خۆتان ڕێنمایتان بۆ ئەم بەڕێزانە چیەوە ئایا بەڕاستی بارودۆخی تەندروستی ئەتوانێت ڕێگر بێت؟ سەحرخان شاخەوانی بەڕاستی ئێمە کۆمەڵە وەکو بیدادتم کۆمەڵی گروپمانە ئێمە گروپێکمان هەیە پێڵن گروپی چاکبوانی هیوە مامۆستایەکی ڕۆژهەڵاتی فەرەح مەراد سەلیمی ئەو سەرپەرشتی ئەو گروپاکە کە هەر هەمویان بڵێن نەخۆشی درێژخایانین و هەم نەخۆشی خسخانەی هیوان کە هەر وەزعیان بڵێن هەمانە نەخۆش زۆر وەزعی خراپ بووە بەس مامۆستاکەمان بەهی شاخەوانی بڕوا بکە چارەسەری کردو نایڵە عیلاجی وەرگرێ ڕاستەکەی کۆمەڵی نەخۆشی مەسەن ئەوی کە نەخۆشی دڵ و ئەوانەی هەیە تۆزی سەختە ئەتوانین مەسەن بیدایەت وەکو پیادەڕەویەک لەگەڵمانە وردە ئیگیناوکو و شاخە بەرزانە ئەوان ناتوانن بەس ئەو گروپەی چاکبوانی هیوە من لێرەش حەزەکەم هەر کەسی حەزی کرد لەگەڵ ئەو گروپەی ئەوانەی کە بڵێن نەخۆشی درێژخایان یان نەخۆشی خسخانەی هیوان لەگەڵ ئەوانە بەشدار بن ئەوان هەفتەی 3 بۆ 4 ڕۆژ هەموو بەیانێک سەعات 4 بەیانی لە گۆیژن چاکبوانی هیوە لە فەیسبوک پیجیان بەڵە پیجێکی گەوریان هەیە ئەوان هەفتانە یعنی هەفتەی نەک بەس جمعان و هەینی مامۆستاکان ئەیانبات بۆ دیهاتەکان چکە ئەوان بێجگەلەوە ژینگە پارێزیژەکەن یعنی ئەچن بۆ ئەو شوێنە یا بۆ ئەو دیاتە پاکی ئەەکەنەوە کۆمەڵێ چالاکی زۆر چاک ئەەکەن یعنی ڕاستەکەی ئەوانی بڵین کە نەخۆشی درێژخانوانە ئەتوانن بەس ئەو شوێنە سەختانە بۆ ئەوان تۆزە زەحمەتە دەست خۆش بێ کاگەران مێ مۆڵای بەڕێزت ئەکرێت بڵین شاخەوانی لەگەڵ ئەم هەموو سوودە تەندروستیەیە و لە ڕووی جەستەیەوە سوودی پێگەێنن ڕووی دەرونیەوە هەم سوودی پێگەێنێ دەروونە ئارامەکاتەوە کە تۆ ئەچیتە ئەو سروشتە جوانەوە
ئەکرێت بڵێن زیانی هەیە لە کاتێکدا کە تەواوی پێداویستیەکانی کەسێکی شاخەوان پێویستی پێیەتی تۆ ئەو پێداویستیان و پێ نەبێت ڕوبەڕووی مەترسی بیتەوە بەڵێ خۆی بە پێی ئەو جۆری ئەو ئەگەر شاغڕەوی بکەیت لە شاغڕەویە تۆ پێویستە باتومت پێبێ پێڵاوی باشت پێبێ کۆڵە پشتی باشت پێبێ ئەمانە هەمووی بە جۆرێک دروستکراوە کە لەگەڵ جستەی ئەو کەسە بگونجێت لەو سروشتەیە لەو وەرزشەیە ئەگەر بۆ نمونە چاویلکرد لە چاوانە بێ ئەگەری هەیە تشکی خۆر زیانە پێ بگەێنێ یاخود لە کاتی شاغڕەویە دارێک شتێک بەرچاوت بکەوێ بۆ نمونە ئەگەر پێڵاوی باشت پێنەبێ ئەژنۆکانێ ئەوە تووشی داخورانە بێ ئەگەر باتومت پێنەبێ ئەوەی کە باتە و گۆچانی شاخەوانیە لە کاتی هات نەخوارەوەیە ئەوانە هەموو زیان بەر ئەژنۆ دەکەوێت ئەگەر کۆڵە پشتێکی باشە پێنەبێ و کۆڵە پشتە کە بە تایبەت دروست کراوە لەسەر فەقەرەکان ناوەستێ لەسەر ئێسقانی حەوزی مرۆڤ ئەوەستێ ئەوە زەخت لەسەر ئەو مەسەلەن ئەو فشارە لەسەر فەقەرەت بێت ئەگەر ئەو کۆڵە پشتە پێنەبێ ئەوە مەسەلەن لە ماوەیەکی دوورە زیانێ بێگومان باشە کەواتە هەر یەک لەم پێداویستیانەوە پێنەبێت لەگەڵ ئەوەی کە سوودی پێناگەیەنێت ڕوبڕووی مەترسیە بیتەوە و زیان بە جەستە دەگەیەنێت بەڵێ ئەگەر کوالیتی نەبێت بە تایبەت دروست نەکرابێ بۆ وەرزشە و نەتوانی تۆ ئەوانە بەڵێ زیان هەموو کەلوپەلو پێداویستیانەی کە شاخەوانێک لە وڵاتانی دەرەوە پێویستی پێێتی و بەکاری هێنێت هەموو ئەو کەلوپەلانە لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی بەردەستە دەسەکەوێت بەشێکی زۆریان بەڵێ دەسەکەوێت بە کوالیتی باشیش بەڵام بە کوالیتی باشی تر هەموو کەسێک ئەتوانێت ئەوە تر لەگەڵ توانێت ئەو کەسا بنجێ باشە جامادان باسی کەلوپەلەکان کرا ئێستای تر ئەگەر سەیریکەین هەوا ساردی کردو شاخڕەوی زستان لاانەیە تۆزێک مەترسیدارتر بێ لەم کاتانەدا ڕێنماییەکی تایبەت هەیە بۆ نمونە بۆ ئەو کەسێک کە ڕابەری ئەو گروپەیە یاخود بۆ نمونە ئەندامەکان پێویستەکە کەلوپەلی تایبەتیان پێبێ بۆ نمونە پێویستەکە بۆ هەندێک لە شاخەکان GPS و ئەمانیان پێبێ بەڵێ ئێمە بابەتی GPS ئێمە سەرلێکەتی شاخەوانانی کوردستان ماوەی 2 ساڵە بەرنامەیەکمان هەیە GPS تراکەر گروپێکی گروپێکیشمان هەیە لە کەناڵێکی تەلیگرامە بۆ خۆمان هەچ کەسێکمان کە ئەچینە شاخێک شارەزاین لە تەواوی کوردستانە ئێمە ئەو بەرنامەیە 2 خولمان لەسەر و تۆتەوانێ ئەو بەرنامەی هەڵەگریتەوە تۆ ئەو ڕێڕۆ هەڵەگریتەوە بۆ بەرنامەیە هەچ کەسێک کە ئێمە مەسەلەن لەو گروپە پرسیارەکە ئەڵێ بۆ نمونە من ئەچم بۆ پیرەمەگرون لە فڵان ڕێگەوە سەرەکەوم ئەو ڕێگەیەتان لەلایە ئێمە یەکسەر لەو گروپاتیاتی بۆ هێنێرین ئەوە توانێت بۆ نمونە لە زۆر شوێنە شاخەوان ئێستا ڕێبەری ناوێت چکە خۆتان نەزان سروشتی ئێمە لەم شاخانە لوغمی تیا بووە مەسە مین هەبوو ئەوانە یا هەندێک شوێنی هەڵدێرە ئەو بەرنامەی GPS تراکەرە زۆر سوودی گەیانوە و بەنیازیشین لەگەڵ بەڕێز سەرۆکیەکێتی شاخەوانیە کە 1-2 خولی کەش بکەینەوانێ بۆی کە تەواوی سەرۆک گروپەکان و جێگرەکانیان و ئەوانەی کە کەسی دیارن لە گروپەکانە و بەردەوام گەشتەکەن لەعلەقەن توانن شارەزا بن لەو بەرنامەی زۆر سوودی لێبینن سەبارەت بە بابەتی پۆشاکیژەوە بابەتێکی سربەخۆیە ینی لە شاخەوانیە لە هاوینە تۆ کۆمەڵێک پۆشاکێت تۆ بێبی پۆشی لە زستانە بێ وینستۆپ و گۆرتێکس و ئەوانە بێت زۆر بابەتێکی فراوانە ینی ناکرێت لێرە بە چەند دقەیە کەراوە باز ناکرێت دەستە خۆش بێت هاژە خان بێمە لای بەڕێزت وەکو بوونی پێداویستی فریاگوزاری سەرەتایی بۆ هەر شاخەوانێک تا چەند پێویستە طبعا فریاگوزاری زۆر گرنگە ئێمە لە هەر یەکێکمان لە هەر شاخەوانێک پێمانێتەوە لەبەرەوەی خۆمان بیدایەت خولمان کردوتەوە پێمانێتون ڕێنمایەکانیان چەند هەموو کۆڵەیەک هەموو پشتینێک ئەبێ شاخەوان ئەو فریاگوزاری پێبێت ئەبێ پێبێت نابێت چونکە بەڕاستی تۆ لە سەرەکەوی بە شاخە کۆمەڵی شدیەتە بەردەمت لەوە چێ کەویت عزیەت کێشێ یعنی هەموو شاخەوانەکان بابەتی خۆی فریاگوزاری پێێتی بێجگەلەوە ئەگەر شوێنێکمان هەبێ ئێستا ئێمە فستیڤالێکمان کرد بەڕاستی ڕۆژی هێنی کردمان خۆی بۆ ڕۆژی جیهانی شاخ بوو بەس لەبەر ئەوی خۆ دەزانی شاخوانان زۆربیان دەوامیان هەیە فەرمانبەرن ئێمە تۆزە پێشمان خسمانە ڕۆژی هەینی قوربان عەدەدەکە زیاد لە حەز زۆر بوو 16 شاخەوان بوو کە کۆ ببووینەوە هەمومان لەوێ لێرە دەستخۆشی لە ئاسایشی سلێمانیەک
یەکەم بەڕاستی کە ئەو هاوکارمان بوو لەگەڵ بابەتی تەندروستیش چونکە تۆ سەرەکەی ئەم عەدەدە زۆرەکە سەرکەوێ لا سەمەحەڵڵا حادیسەیە شتێک بوو ئەو فریامانەکەوێت. باشە وەکو خواردن دیاری کراوە شاخەوانەکانە بێت خواردنێکیان پێ بێت. بەڵێ وەکو خواردن ئێستا خەڵگەڵێ وەڵا من کە ئەڕۆم بە هێلکەیەک و بە پەتاتەیەک چۆن من تێرە بم ئێمە کە ئەچین بۆ شاخ بابەتی وشکانی مەسەلەن گوێز بایم ئەو بابەتانە بین هێلکە پەتاتە زیاتر پرۆتینە بابەتی پرۆتینە بین لەگەڵ خۆمانە وەکو یاپراخ و ئەم شتانە مەمنوع بیدایەت کە لێرە این کرابوویانێت وەڵڵا یاپراخە بین و شفتە ئەبین و ئەما بین ئەوە نییە لە شاخەوانیە چونکە تۆ کۆڵەکەت نابێ قورسی بکەیت. کەسی وا هەیە سەیران و شاخەوانەکە تێکەڵاکەوایە ئەوەشمان هەیە بەڵێ گروپمان هەیە هەردووکی تێکەڵەکەن بەس بۆ شاخەوانی نە ئەبێ پەتاتی کوڵاو هێلکەی کوڵاو بابەتی پرۆتین بێ هەشتێک بێت زۆر قورس نەبێ وە کۆڵەکە شتێکیش بێت کە خواردنەکە شتەکان کۆ بکرێتەوە ئەوە نەکە شتێکی پێ نەبێت کە پاشماوەی هەبێت و ژینگە پیس نانا ئەبێت ژینگە پی نییە لای ئێمە سە حالیان وەکویکەتی شاخۆنان کوردستان ئەو بڵە ئاوەکان ناڵێن بۆ شاخوانی بیبێن لەگەڵ خۆمانە پێویست ناکە یا شوشە یا ئێمە شتێکمان هەیە هەرخۆ لە شاخەوانی کیسەیەکە ئیخیتە ناو کۆڵەکەتەوە وەکو هینێکی پێوەیە بۆ ئاوە خۆیتەوە تر پێویست بەو ئاو پەرداخ و ئەم موادی نایلۆنەکە ناچکەوە ژینگە پیزەکە. ئەمە کۆمەڵێک سلایدە هەر لەسەر ئەو چالاکی کە ڕۆژی هەینی بەڕێوە چۆلایەن ئێوە وایە هەژەخان ئێوە بەدەم شاخەوانیەکەوە هەنگاوی جوانی ژینگە دۆستانش ئەنە نەسەر لە سلایدەکانەتیا بوو خەریکی نەمام چەندن بوون تەنانەت ئەگەر باسێکی ئەوەمان بۆ بکەی بە ڕێزت هەر خۆی لە ئەسلام ڕۆژەدانراوە بۆ پاراستنی شاخەکان لە لای خۆمان تا چەند ئەم بابەتە جێگەی بۆ کراوەتەوە لە شاخەوانیەکە مەجای ژینگە دۆستیەکە ڕەخساوە. طبعاً خۆی شیعاری شاخەوانی ژینگە پارێزە یعنی تۆ ئەبێ ژینگەکە بەڕاستی بیپارێزی بە هەموو نوێن پێش ئەوەی من بڕۆم شاخەوانی بکەم ئەبێ ئەوم لە مێشکا بێ کە من ژینگەکەم خۆشەوێت ئەبێ ئاگام لە ژینگەکە بێ مەسەن ئێمە ئەو ڕۆژەکە ڕۆژی هەینی بوو ڕۆژی یادەکە بوو کۆمەڵێ کیسەی خۆڵمان بردو بوو لەگەڵ خۆمان چکە پێش ئەوە ئێمە ئەچین شوێنەکە ئەبینین سینمانە کرد کۆمەڵە شتی پیسیتیا بوو شیعاری شاخەوانی گوتم ژینگە پارێزە هەر هەمومان پاکردەوە ئەمە باش دوای ئەوە ئێمە کۆمەڵێک نەمامان برد لەگەڵ خۆمانە چکە خۆتەزانی ئێستا کوردستان زۆربەی شاخەکانمان نازانم دار و درەختەکە کەم بۆتەوە سەبەب چییە ئەوەی ئەی بڕنەوە ئەی سووتێنن بۆ دار نادێ ئێمە کۆمەڵێ لەگەڵ خۆمانە ئەو نەمامانە بین و ئەی ڕوێنی لەگەڵ خۆمانە اینجا بۆ شوێنی کە ئەڕوێن مەسەن ئێمە ئەم هەفتێ ئەم یادە چوون بۆ وێڵەیەر چوون لەگەڵ ئەنجومەن و گەڕێکی بڵێن دیەکەی لادێکە و تومانەتوانە ئێمەین ئەوەنە عەداد نەمام ئەڕوێنین ڕجاتیان لەکەن لە کاتی ئەوەیە مەسەن پێویستی بە ئاوە بێ پێویستیشت بێ ئێوە ئاگاتان لێبێ یعنی ئەوانیش هاوکارمانن ئەبێ زۆر شتێکی باشە شاخەوانی سەحرخان یعنی بەڕاستی مێشک فراوانەکە ئێستا ئێمە خۆتان زین لە وڵاتێکان کۆمەڵە کێشە زۆر هەیە توش وامالیات و تووشی زەهایمبەرە بین چۆن لەشتی بیرشونەوەمانە بێ ئەم شاخەوانەیەکێک لەوانەیە کە زۆر والیەکە مێشک فراوان بێت توش تۆزێ دوورەکەیتەوە لەو بابەتە باڵێن مەجالێکیشتان بۆ دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی دروست کردووە بۆ منە بەیەکۆ نان خواردنە بەیەکەوە ڕێکردنە دانێکەکە بە ئەرزادانێکی تر یارمەتی ئەدا ئەم دیمەنانە ئەوەنەی کە بەڕێزت بینی بێتت وای کردو بۆ منە کەسێک گرفتێکی دەرونی بێت لە لای ئێوە هەستان کردووە نا زۆر گۆڕانکاری بەسەر بار و دۆخیا هاتووە پێمنەوەتی بیدایەت و توتم ئەو گروپەمان هەیە گروپی چاکبوانی هیوا دەرونی هەمانە بەڵێ ئێستا زۆر لەبەروی علاقاتی کۆمەڵاتی شاخەوانی بڕوا بکە لە خوشکوبرا خۆشەویسترە ئەوەمان لێت یعنی ئاگامان لە یەکترێ بێ مەسەلەن گروپمان هینمان هەیە لە ڤایبەر لە واساپ گروپمانەیە کۆمەڵە کێشەیە بزانین ئەو کەسە ئەو شاخوانە کێشە بێ چارەسەری ئەەکەین مادی و معنەویش بە هەردوو لە هەردوو کێشە بەسەنکەین کاگەریان بۆ نمونە لە دەوروبەری سلێمانی یا لە هەرێمی کوردستان بەگشتی کوێ زۆرتر بەکارهێنرێت بۆ شاخەوانی بەڵێ ئێمە لەم سنووریا شاخی پیرە مەگرونمان هەیە کە لە ڕووی تەکنیکیش و لە ڕووی شاغڕەوی شەوانێکە زۆر بەڕاستی توانی سوودی لێوەرگری ئەو زنجیری کە لە با بڵێن پێش سارە شاخی جاسەنەیە شاخی ئەژدیهایە نەبی ئاغایە شاخی پسیلە ئەم چوار لووتکەیە لووتکەی تەکنیکین
لە هەج ڕوویەکەوە گەر تۆ چەند ڕێگەیەکی هەیە سەرکەویت زۆربەی کات تەکنیکی و نیوە تەکنیکی و تەکنیکیە ئێمە ئەوانە زیاتر باش ئەمە ئەگەر لە گروپی ئەم هەفتەیە بۆ نمونە ئێوە شاخی پیرەمەگرونتان دانابوو پیاە سەرکەون بەڵام ئەگەر ئەندامی سەرەتاییشان لەگەڵا بوو گرنگ نییە بە هەمان شاخار سەرەکەون ئەویش دەتوانێت لەگەڵ ئێوە بەشداروێ خۆی ئەو کەسێکا بێ بە سەرپەرشتیارە بێ ئێمە لای ئێمە خولی سەرەتای شاخەوانی هەیە لە پەیڕێوی یەکێتی شاخەوانانی کوردستانە لە پەیڕۆ پرۆگرامی ئێمەیە کە نووسراوە و بڵاومان کردوتەوە ئەبێ و کەسێکە بێ بەسەر و گروپ ئەو خولەی بینی بێ لە عەلەقەن خۆی چەند خولێکە بۆی کە تابێ بە ڕێبەری کوێستان و دوایە بێ بە مامۆسای دەرەجەسێ ئەبێ ئەو سەر و گروپە ئەو کەسێک کە سەرپەرشتیارە بزانێت توانای دەرونی توانای جەستەیی ئەندامەکانی خۆی بزانێت تۆ چیە شاخێک زۆر جار ئەو کەسە بووی هەیە بترسێ فۆبیای هەبێ لە بەرزی ئەبێت تۆ بزانی بیناسیت یا مەسەلەن توانای نەبێ بۆ نمونە توانای نەبێت تۆ لەوێ چیری ئەەکەیت یانی شاخە و ئەبێ ئەو ئەکەوێتە سەر و گروپەکە بەڵام باشە کاگەڕێنەوە کاوکارم سەهەر لە سەرەتای ئەمەژەی پێکرد کە بەیانیان زوو گروپەکە کۆبنەوە و کاری شاخەوانەکەیتر دەست پێکات هەموو گەشتێک پێویستی بۆیە کە بەیانی زوو کرێت خۆی بە پێی وەرزەکانە گۆڕێ ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ ئەڕۆی لە وەرزی زستانە ئەڕۆیت ئەبێ پێش سەعاتدا دەی بەیانی تۆ لەسەر شاخکەوی چکە بەسەر بەفرا ڕۆی ئەگەری هەرسێ چکە لە 10 بۆ 2 ئێمە کاتێکمان هەیە و کاتە بەفرش لەبێتەوە ئەگەری هەرس زۆرە پێش دەر تۆ لەسەر شاخەکەیت تا ئیسراحەتێکەکەیت و لە کاتی گەڕانەوە بێت لە 2 بگەڕێیتەوە بەڵێ سەعات چەند بەڕێەکەون بەپی وەرزەکانە گۆڕێستە بۆ نمونە لە ئەوەی کە باست کرد ئەبێت لە کاتی سەرمایە سەعات چەند ئێستا ئەم وەرزە ئێوە سەعات چەند خۆتان ڕێەکەون ئەگەر بۆ بەفر بچی بۆ شاخێک کە بەفری تیابێت پێویستە تۆ لە 5 بیانی هەستیت هاژە خەم بەخوا پێما بێ بۆ من نابێت بەڵام زەبێبی خەمە هاوین بەڵام ئەگەر بۆ شاخێکی اعتیادی بێ 7 بڕۆی اعتیادی 8 ئێستا بڕۆ چکە خۆتە زانی ئەنی ڕۆژگار کورد بۆتەوە هەرچەند خۆریش زۆر دەرنەهاتوێ باشتر چون زۆر جار خۆر کە ئەکەوێتی تر بنیان بێزارە بێ لە کاتی شاخەوی بەڵێ خۆر لێت نەیە تۆ لەسەر شاخەکە بی بەڵێ باشترە گەشتەکان هەتا زوو بێ خۆشترە ئێستا ئێمە مەسەلەن گۆیژەمان هەیە ئێمە پێڵەن قوتابخانەی شاخەوانی گۆیژە بەڕاستی شاخێکی زۆر نازدارە ئێستا وەکو خودی خۆمان مەسەن من بەیانیان ئەگەر بچم بۆ گۆژە لەبەرەوەی دەوامێکی ڕسمیشم هەیە من 4 بەیانی ڕۆم حەوت لە ماڵەوە ماشاءالله گەشتەکە خۆش مەکەم و یەمە ماڵە چم داوامەکەی خۆش مەکەم حتا زووتر بێ بۆوانی کە بڵێن داوامانێوێ زۆر باشترشە بڕوا کە جەوەکەی لەو کاتێ لە سەعات 4وانە بڵێن بەیانی زۆر خۆشە زۆر خۆشە تۆ بە تاریکی ئەڕۆی تو دوای لە سەری تۆ بەڕووناکی زۆر خۆشە بێکۆمان ئێستا جەنابەت ئەڵێ شاخەوانیەکەت ئەەکەی چی بۆ دەوامیش کەسی وای هەرچەند بەڕێزت ڕاهاتووی کەسی وا هەیە بۆ منە کە گەشتێک هات لەگەڵتان ئەڵێ هەموو جستە و ماسوولکەم تووشی داهێزران بووە لەم کاتانەدا ڕێنمایی بۆم کەسانە چیتە بەسەر ئەو جارای ئەڵێ تەمێ بووم ناڕۆمەوە ئەبێ چی بکەم کەسە تووشی کێشەی لەم جۆرە نەبێ زانی چون سەحرخان ڕاستەکەی ئەوەشمان هەیە ئێمە بەس ئێمە ئەبێ بیدایەت وەکو کاگاریان وتی ئێمە لیدەرمانەیە سەرۆکی گروپمانەیە سەرۆکی گروپ کۆمەڵی ڕێنمای بیا بە و شاخەوانە ئەو ناتوانێت ئێستا من ناتوانم بڵێن شاخەوانێکی تازە بێنم بیبم مەسەن بۆ پیرەمەگرون بەڕاستی پیرەمەگرون لەبەرەوەی خۆتان زانین بەرزترین شاخە بنسبەت بە سلێمانیەوە شاخێکی سەختیشە من ناتوانم ئەو کەسانە کە یەکەم جاریانە من بیبم ئەبێ ڕێنمایی چۆن ئەڵێ بەدەری مامۆستاکەمە ئەڵە بێ لەشی گەرم کام ماوەیەکی چاک وەرزش کات حتا ماسوولکەکانی خۆی ئاماداکە کە سەرکەوێ بەسەر شاخە یعنی ئەبێ ئەو کەسانە ڕێنمایان پێبێ اینجا بتوان بیان بین بۆ شەم باشە هاژەخان زۆرترین هەڵاکە کەسانی شاخەوان ئەنجامیەدەن ئەو هەڵانە چییە کە زۆر لە گروپەکەی ئێوەیە ئەو ئەندامانەی کە لەگەڵتانان دووبارەیەکەنەوە وڵی زانیت کۆمەڵی گروپمان هەبوو ڕاستەکە نەک هەر سەربەتیحات هەر بە عام گروپەکان مەسەلەن وەکو چون بۆ پیرەمەگرون سورعەتیان بەکارێنە کێ زووتر ئەچێتە پێشەوە ئێوە عەزیەتیانەکە نابێت شاخ ئەوە نییە تۆ سەرکەی بەپەلا بڵێ من وەڵام من یەکەم کەسم گەشتومە تەلوتکەکە ئەبەدوانە شاخ کە سەرەکەوی ئەبێ زۆر بەهێمنی یعنی بە مێشکێکی زۆر فراوان کە سەرەکەی چکە خۆتان نەزانن ئەوە بەردە
تۆ لەواچێ بەردێک بهینێکە بوو خاتە خوار و عزیێتێ بە ئەبێ خۆتی بۆ ئامادە بکەیت اینجا ئێمە بەڕاستی ئەو گروپانی کە سەر بەیەکیتی شاخەوانانی کوردستانین هەر هەموو سەر و گروپەکان و جێگرەکانیشیان خولی شاخەوانی سەرەتایی شاخەوانیمان بینی پێیان ئەکەن پێیان ئەڵێن چکە ئەو مەسئولی گروپەکەی خۆیت ئەبێ پێی بڵێ کە تۆ سەرکەی بۆ شاخە ئەمە ڕێنمایەکانی خۆتە ئەوەنەکەی من ناتوانم بوو بم بۆ شاخ یعنی ئەو خولی سەرەتایی زۆر گرنگە بۆ گروپە تازەکە بکرێت بەردەوامیش ئێمە خەریکی ئەی لەشتان ساخ بێ کاک ئاریان بۆ مانەوەی شەو لە شاخ لەم کاتا ڕێنمایی چییە؟ خۆی بابەتی کەمپین کە ئەویش وەکو پێشتر باسم کرد بەپی فەسڵ بەپی وەرزە گۆڕێ تۆ لە بەفرا چۆن کەمپێک دروستەکەی جیاوازەکە لە فەسڵی هاوینە چۆن کەمپێک دروستەکەی لەسەر شاخ لە چه بەرزیەگە و کەمپە دروستەکەی ئەوان هەموو جیاوازن بەڵام ئەوی کە بە گشتی کە گرنگە شاخەوان لە کاتی کەمپینە ڕووناکی خێمەیەکی پێبێت کە بتوانێت بۆ باشە مەسەلەن ئەو ڕاخەریکە پێیەتی کیسەخەوێکی پێبێ بۆ ئەم فەسڵە کە باسیەکەین لەو شوێنانەش تۆزێک دوورکەوێتەوانێت کە سەرچاوی ئاوە چکە ئێمە ئەو خۆتان نەزان ئەو شوێنانی کە سەرچاوی ئاوە ئەو جانەوەرانی کە مەسە شێوین یان شەوان ئاوە خۆنەوە حسابی زۆر شت ئەکرێ بەڕاستی ئەزە وردەکاریەکان یعنی ئەوە بەپی وەرزەکان و بەپی ئەوە هەمووی جیاوازە گۆڕێت هەندێک لە شاخەکان هەن زۆر بەرزن پێویستە کات چەند ڕۆژ لە ڕێگابی تاکو بگاتە کەسەکە لووتکە لەم کاتانەدا ئەوەنەی کە جەنابێت بە بەردەوامیش تیشکە خەیتە سەر ئەوەی کە بە شێوەی تەکنیکی بێ بۆ ئەمان پێویستەکە خولی تایبەت ببینن وایە لەم کاتانەدا ئەبێ چۆن بێت هەنگاونان بۆ ئەم لووتکەیە وەکو بەڕێز هەژەخان ئاماژەی پێە ئێمە لە شاخەوانیە لە ڕێڕۆشتنابێ هەنگاو پێڵێن هەنگاوی ورد هەنگاوەکان ورد بێ ئێمە جۆریشکە وەرزشمان هەیە ڕاکردنی شاخەوە ئەوە تایبەتەوە جیاوازە بۆ شاخێک کە تۆ سەرەکەوی جگە لەمانەوەکەی ئەگەر زۆر بەرز بێ مەسەلەن لە 5,000 بۆ 6,000 ئێمە لە 2400 ئیرتیفاع ئەوانەیە بابەتێکمان هەیە دروستە بێ پێڵەن کێوگیری لەم کێوگیریە تۆ تووشی ئەوابی ئۆکسسیژین کەمە بێتوانێ بەپی تەمەەن ئەگۆڕێت بەپی ئەو خواردنی کە یخۆی مەسەلەن لەو شوێنانە تۆ بێ زیاتر خواردنی شەکر و کاربۆهایدرات زیاترەکەی پرۆتین دابەزێنی چوە پرۆتین خۆتان نەزانن زیاتر مەعیدە پێوەی هیلاکە بێ خوێن ئەگەڕێتەوە بۆ مەعیدە تۆ خوێن ناگاتە مێشک و با بڵین ماسوولەکان تۆ لێە کە پێویستە پێ بەکاری بێنی تا ئێمە بۆ نمونە دەماوەند چوین ئێمە لێ بینیمانە ئەزانین کەمبوونەوەی ئۆکسسیژین چۆنە دوای ئەوە 1000 هەیە کە شاخەکانی قیرغستان و هەندێک لە شاخەکانی رووسیا ئێمە دوای ئەوە شاخی 800,000مان هەیە کە هیمە لایەوانیە ئەوە 14 لووتکەی بەرزمان هەیە ئەوانە هەمووی ئامادەکاری زۆر تایبەتی ئێوە بەڕاستی کەپسولی ئۆکسسیژن بۆ نمونە ببرێت لێ هەیە مەسەلەن ئەوانی کە خۆیان خەڵکی شێرپاکانیان پێڵن لە ناوچەی تبت و نیپاڵ و ناوچانن ئەوانە خۆیان بە سروش دوان کە لە 5,000 متر ارتفاع لەدایک بوون و ئەژین ئینسانیش مرۆڤ هەروایە ینی خۆی گونجێنە لەگەڵ سروشتا ئەوانە توانیان هەیە بەبێ ئۆکسسیژینیش بڕۆن هەندێک لە شاخەوانە ئەوروپیەکانیش بەبێ ئۆکسسیژین چوون نەچوار دەلووتکەکان وەکو ڕاینۆڵ مسنێرکەوە یەکەم شاخەوانی پێما بێ ئیتالیا هەر چوار دەلووتکەکەی کردووە ئەوە یەکەم کەسەوەکە ینی بەبێ ئۆکسسیژین ئێستا شێرپاکان دەورێکی زۆریان هەیە لەبەری سروشتی فیسیۆلۆژی لەشیان ڕێگەیان پێ ئەیە اینجا تۆ لە شاخە بووی زۆر جەرسیەکانت بەهێزترە بێت بەڵێ هاژەخان بینەری ئێمە ئێستا بینەری ئەم پرۆگرامن حەز بەوەکەن کە پەیوەندیان هەمە لەگەڵ گروپەکەی ئێوەیە چۆن پەیوەندیکەن بە گروپەکەی ئێوە تا لە گەشتە شاخەوانەکانی ئێوەیە بەشداری بکەن بەڵێ طبعا یەکێتی شاخەوانانی کوردستان لە سێمانە ئێمە ئۆفسێکمان هەیە لە ناو لیژنەی ئۆلمپیا ئێمە بەردەوام گروپ بەردەوام اتصالمان لەگەڵاکە لەبەرەوەی پێیجێکی زۆر باشمان هەیە لە ڕێی پێیجەکەشەوە اتصالمان لەگەڵاکەن بیەدایە دیێن کۆبنەوەیکی بچووکیان لەگەڵاکەین بزانین گەشتیان کردووە مەسەن ئەو هەموو کەسێک ناتوانێت بێ بڵە وەڵام من گروپ ئەەکەمەوە ئەبێ ئەو کەسەکە لیدەری ئەو ینی بڵێن سەرپەرشتی ئەو گروپ تاسەیە کاتەوە ئەبێ خۆی شاخەوان بێ گەشتی کرد بێ یەکێک لە خاڵەکانمان بەڕاستی شاخی پیرەمەگرون لەبەر شاخی پیرەمەگرون بە نسبەت هەموو کەسێ ناتوانێت سەرکەوێ ئەبێ کۆمەڵێ گەشتی
گەشتی کرد بێ کۆمەڵێ چالاکی هەبوو بێت اینجا دوای ئەوە ئێمە بێ خولی سەرەتای خولەکەش ببینە اینجا ئەتوانین ئەو وەکو لیدەرێک یا وەکو عفو سەرۆ گروپێکی تازە دروست باشە وەکو گەشتی سەرەتاییتان سەرەتاییترین گەشت بۆ کوێیە گۆیژە بەکارێن گۆیژەیە باشەکەواتە هەر کەسێک پەیوەندیتان پێوە بکات بیەوێت لە گەشتی داهاتووە بەشدار بێ لەگەڵتان گۆیژەی بۆ بەکارێن بەڵێ گۆیژە زۆر زۆر لەبەر بەڕاستی شاخێکی زۆر نازدار و شاخێک چۆن وەڵای ئێمە هەر پێڵێن قوتابخانەی شاخەوانی لەبەرەوەی شاخی هەم سەختی تایە هەم ڕێی ئاسانیشی تایە هەردووکی بکرێ باشە بەڕێزت ئاماژەت بۆ کرد کە بەیانی زوو هەڵەسیت بۆ شاخی گۆیژە بەکارێنی بۆ شاخەوانی کاتژمێر حەوت ئەگەڕیتەوە بۆ ماڵەوە کەسێکی سەرەتایی هەمان کاتی پێچێت؟ طبعا ئێمە بڵین ئێمە لە 2000 بڵم چەند لە 2002 ئێمە خەریکی ئەم شاخەوانین وایە مەسەن گۆیژەش ڕێگەی سەختمان هەیە ئەو ڕێگای سەختە بیدایەت ناڵم چۆن ئەڵێ لەشی گەرمەکەین وای لێ ئەەکەین چۆن لەشی ئامادە بێ بۆ ئەو شوێنی سەختەکە سەرخین ئەگینا ئێسامە جەماعەتی خەسخانەی هیوا بڕوابکە لە ماوەی 1 سعات بۆ ڕێگا سەختە سەرەکەون بە سعاتێک سەرەکەون بە 40 دقەیە نەخوارەوە لەبەرەوەی هەموو ڕۆژی ئەوان بەرەو ئەو شاخاڕن هەموو ڕۆژێک ئەوان چکە زۆربەی شاخە سەختەکان ئێمە حەز ناکەین زۆر عزیێتیان بگە بەس ئەوێ هەموو ڕۆژێ ئەیان بین بۆ ئەوێ شڵڵا هیوای شفا بۆ هەمویان نەخوازین سپاس بۆ ئێوەش ئەگەر لە کۆتاییە بە قسەی کۆتایی کاگئاریان ئەگەر پێمان بڵێت لە کۆتاییە ئەگەر شتێک ماوە حەزکەی لەم ڕۆژایە باسیکەی فەرمو وەڵام ئەوەی کە هەیە ئێمە ویستم ئەو پەیامە بم کە شاخەوانی بەڕاستی تەکنیکە هەر ئەوە نییە چەند خۆشبەختانە ئێمە سروشتی وڵاتی ئێمە شاخنشینە پێویست بۆ ئێمەوەش باسکەین کە لە ساڵ 22 ئەو وشکانی کە لەسەر زەویەکەمان هەیە ناوچەی شاخاویە لە ساڵ 13 دانیشتوانی زەوی لە ناوچەی شاخنشین ناژین لە سا 60 تا 80 ئاوی شیرین لە شاخەکانەوەی ئەنی ناکری ئێمە بڵێن هەموو کەسێک شاخەوان نیە ئەوەی کە بتوانێت بچێتە شاخ بەڕاستی ئەوێ بە شاخەوان چکە سروشتەکەی وایە فێری ئەکا بەڵام شاخەوانیکردن تەکنیکە ینی تەکنیکە من هیوادارم و شاخەوانانی خۆمان وردە چەند شاخەوانی باشمان هێسە لەم شارەیە و ئەوانی کەش ڕووکەنە ئەولانە تەکنیکی و بتوانن خۆیان پێ بگێن و ئێرە ببێ بە بەڕاستی بە تایبەتی لەم شارە ببێ بە سەرچاوی ئەم وەرزشە بە تەکنیکردنی ئەم وەرزشە خۆش بێت خوا بەخێر بن طبعا من لەم ڕۆژە پیرۆزە دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە جوانە من پیرۆزبایی لە هەموو شاخەوانانی جیهان ئەەکەم بە تایبەت شاخەوانانی کوردستانی خۆمان بەڕاستی ئەم ڕۆژە زۆر پیرۆزە یعنی واو لێ ئەکا کە تۆ ڕۆژێکی تایبەت خۆت هەیە چۆن ئێمە بڵێن ئەوسا مامۆستا ڕۆژی مامۆستایانی خۆمان هەبوو زۆر خۆشە هینمان پێکرد ئەم ڕۆژی شاخەوانێش لێرەوە پیرۆزبایی لە هەر هەموو شاخەوانانی کوردستانەکەم و دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس بە هەموو ئێمەش لەوە دووبارە پیرۆزبایی ئەم جارێن ئێوەش لەگەڵمانە بۆ شاخ ئەبێ بێت ئەم جارە هەرچەند خۆی من بە پیادەڕاوی قەرەبوو یەکەمەوە هاژەخان بەڵام تەبعاً شاخ کە ئەڕۆیت ئەوە لەتفێکی تری هەیە و چێژێکی ترەیە